روش باش بینرین کورد کنکشن جدنگی امریکا لواشنطن و داخل شموهی ویادم خوش دو جوارا دخوازان و من محتبر شیروانی ممکاتتان شاد دنگی امریکا سردانی با عدر ل 40 کیلومتری باکوری موصل دکات لوی دوکتی ازیدی باسی دزگیرکرانی شجمانگیان ددز داعش دادکن ولی سالفگر سیهوشش یا شورش اسلامی ایرانی ما بسکایپ دیدارک دیگل شاهده کی وان روزان هیا وهروها میوانی برنامه موسا احمد جگری بروبری رخراوی خیرخوازی بارزانی باسی سردانی شاندی ام رخراویه بو امریکا دکد. بەڵام دەپێشدا بە شەڕە دەسەڵاتی کۆنگرس و بەڕێوەبەراتی ئۆباما دەست پێ دەکەین. کوش کاسپی نقشه خوا دیگل کنگرسی پارو دیگه سوارت داخواست کرینا دستحالاتا بکار اینانا هزا لشکری لدیجی کمالا دولتا اسلامی اوه دبه یکم جار دمی 13 سالان دا دنگدان جبو پیش نیازا شری بکرن. برپرسکی دموکراتان دبیجا لبر بو روژا سیشنبه راوشکاری سروکاتی وی پرسی بیختا پیش اندامین دموکراتین جواتا سیناتوران روژا که بریکو سروک باراک اوباما بفرمی پیش نیازا خواه راب گهینا کوش کاسپی و آلی گرین پیش نیازا سروکی دبیجن پسند کرنا پیش نیازی گرینگا جبو دیار کرنا یک هلوستی ده شر دیجی تندریاندا لعراقی و لسوریا لهمان دمجی کار به دستین امریکی کشتنا کالیا مولر ده هریشه کا فروکن اردن لسر آواهیه کا داعش لرقه پشتراز دکن خانم مولر کارمندا عالی کاریان بول سال 2013 لسوریا هاتبو رواندن کوش کاسپی سر خوشی لکسوکارن ویکرنا لچه هورکاریجی اشکره نکرن سەرۆکی سووریا بەشار الئەسەد دەڵێت حکوومەتەکەی زانیاری پێدەگات سەبارەت بە هێرش ئاسمانیەکان بەڕێبەراتی ئەمریکا بە دژی ملیتانی دەوڵەتی ئیسلامی لە سووریا بەڵام هاوکاری ڕاستەوخۆش نییە. سەرۆکی سووریا لە دیمانەی لەگەڵ BBC لە دەمەشق کوتیشی ئاڵوگۆڕی پەیام بە ڕێگای لایەنی سێهەم وەک عێراق دەکرێن بەڵام ئەم پەیامانە زانیاری تاکتیکی ناگرنەوە. ئەو کوتیشی سووریا بەشداری لە هاوپەیمانەتی نێونەتەوەیی بەڕێبەراتی ئەمریکا ناکات. و 29 بنابر جسرما ده جميعا نوبداريه لدفعا فين ايطاليا مرنا بشتي او هاتين رزگار کرن جقايغان نزيك ليبيا نوبدارين دفعا وان ديفيجن روجا يكشم وان 105 بنابر جدو بلمان رزگار کرن لدمكي بيلين درياي بلندبون و كشو هواجي گلك صاربو او بنابرين مريه جدد مجميران لسر جميع ايطالي بون برف بندري باجاري لامبادوزا ديچو فرمانداری باجار گازنده و تراژدیه دی اختصاصی بریارین حکمت ایتالی جبو راوستاندنا ارکی گریان و رزگار کرنا تنابران. و قیرانی اوکراینیا بالی بسر کوبنوی آسایش راچشا که لمیونیخی آلمانیا بریوتو. مسئله تر شر بدجی گروپی دولتی اسلامی داعش لعراق و سوریا بو. ریبران تاوتوی رولی زیاتری نێونەتەوەییان لەم شەڕەدا کرد. اجندا کنفرانسا پاراستنی اول باشور المانیا لمیون خاطی پکینان سنگی اخسته سر قیران اوکراینا و نهلانا تروریسمه. پرسا ده مهان یا اوکراینا و مایته کرنو پشتوانی روسیا بو جدا خوازان بو یجه نیگرانی اروپا و امریکا. شارزای کمالا اورو آسیا دبیجتن یک رهیه بو درکتنا روسیا جه اوکراینا او جه به پکینانا رکفتنه که سر تا سری لناوبرا آلین اوکراینا و بتنی ریا دیپلماسی ایران اوکراینا و بدماهیک بیند. سروک امریکا باراک اوباما دبیجت او وی لهیویا انجام دانستاندن نفنتوی بد لسر قیران اوکراینا جبری هر بلیاره که بدد بو برهف کرنا چکی با حکومت اوکراینا دجی جدا خوازن قادرین روسیا. لی کمبونا سروک امریکا باراک اوباما و شیردوان آلمانیا انگیلا مرکل لواشنطن سروک اوباما گوت جاره سریا دیپلماسی و سپاندنا جزایان به باشترین ری دبینین بو بدماهیک اینانا پرسا اوکراینا او 5400 کس کرین قربانی لیل همان دمدا برهف کرنا چکی دور نه اخست. خانم مرکل جه واشنطن هلویست خوب و چاره سریا دیپلماسی دوباره کرده لدمه چه چاره سریان لشکری خویانا کن. ایکتیا اروپا بریار دا سپاندنا جزاین زیدتر بسر روسیا و جداخوازن اوکراینا هاتا را گرتن حتی انجامک جه دانوستاندن چاوره کری دبه هفتیه دا خویا بکن. بریار ریبرین المانیا و فرانسا و روسیا و اوکراینا جوینان لمنسک یا بلاروسیا لروژا چهارشنبه پیک بینن.
ایکتیا اوروپا بریارا سرکرنا سامان 19 کسان و جوانا 5 روسیان لسر کردارن وان لروشالات اوکراین هیا. لدم مشتمری لواشنطن درباره هنارتنا چکی بو لشکر اوکراین بردامه ریبرین اوروپا دبیجن نها ندمه گرجی زیده تر بیتا کرن. لی الویست اوروپا و امریکا لسر پشتوانی کرنا حکومت اوکراین نگوره. وزیر دروی امریکا جان کری لگو تارا کنفرانسا پاراستنا میونخ گوت ولاتن اگرتین امریکا و حوال بندن و خدان یک هلویستن بو پشتوانی کرنا اوکراینا و رد کر جدابری لگل حوال بندن اوروپا هبت درباره وی پرسه. ام یگرتینه ام بنزیکی و لگل هف کار دکن. ام قایلن اف هفریکیا به هیزا لشکری بداوی نابه. ما دیپلماسیه که هفگرتی هیئت درباری پرزگریکا اوکراین. سناتور ولایت آریزونا کوماری و سروک کمیته براوانیا جواتا سناتورین امریکا جان مکین داخواز برهف کرنا چکی با حکومت اوکراین کر لدم حکومت روسیا مایته کرنا خود هفریکیا اوکراین دا رد کد. Some say Ukraine cannot defeat Russia militarily. هنک دبیجن اوکراینیا نکاره سرکفتنی دواری لشکری ده لهمبر روسیا بینه. لی اف یک شاشه. یا درست او اگر معالیکاریا اوکراینیا کر حتی کنگی پوتین دکاره بیجه ملت خواه تشرنینه. هر واسا جان مکین ده بهرکا گوتارا خول کنفرانسا پاراستنا میونخ رونی اخست سرگفن چکدارین دولتا اسلامی بسر پاراستنا جهانه. داعش کو گفیا لسر پاراستنا میا گشتیه و داویه بو اگر هنک جمع برسوکه بدن. لی چاوا او سیاستی شروع وکرن لی دما تو سردریه لگل نخوشیه وکی و لأگران نگری. هر واسا جان مکین گوت لدم فروکن هف پیمانان بنگهن چکدارین داعش بمب باران دکت رژیم سوریا لجهه کیدی مدنیان تو باران دکت. و اگر اف هفریکیا بردوام بد ام نزانین لکمبونا سالا بیت لویر لمیونخ روشوی چوابت. کجگازپی آماده یا ایروسی شنبه نقشاری پروی بونا چکدارین دولت اسلامی لگل کنگرسی بهر وکد. دادا سالاتا خوب بکار بیند دجیوه کمالا چکدار کو اوه یکم دنگدانا کنگرسیه لسر پرسکا و حال دمه 13 سالان دا. دما ملیتان دولت اسلامی داعش بری 6 ماهان هێریشی دەڤەرا شنگالێ یا پڕانیە خەڵکێوێ ئێزی کرین وان بە هەزاران کەس کوشتن و ژمارەکە نەدیار یا ژن و زاڕوک و کەچان ڕەواندن گرتن و ڕەواندن هەنێک ژوان کەچێن نوگا شیان خۆ ڕزگار بکەن لە گوندێ بەعادرێ دەنگی ئەمریکا دوو کەچ ژوانە دیتنە. کەمپی بەعادرا لە باکووری عێراق 15,000 لە ئاوارە ئێزیدیەکان لە خۆ دەگرێت بە هەزارانی دیکەی ئێزیدی لەلایەن میلیتانانی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش بە دیلگیراون. سوهای تەمەن 18 ساڵان دوای 6 مانگ لە دیلی توانی خۆی ڕزگار بکات و هەڵبێت. ئەم خانما رازی بوو بەوەی بەسەر هاتەکەی خۆی بگێڕێتەوە بەو مەرجەی دەم و چاو و ناوی ئەشکرا نەکرێت. سوهام دەڵێت لە مانگی 8 ساڵی ڕابردوودا چەکدارانی داعش گوندەکەیان داگیر کرد و هەموو پیاوەکانیان برد. ئەمە زۆرش باداکردما برنم هەفت قیچ بوون ئەم برنەوەی ماڵات لەحفەر کردن نێزینگا ئیناکەی متبایەک بوون پشتی ئیناکەی بە خواردنە ناقەنج بوو ئاوە گەلێک تشتێکی قەنج نادانی نەبامە پشتی ئیناکەی ددۆ هاتن دیسا زووی کات بژاردن ئەم برنا ماڵەکە مووسەر سعد دۆ شێوێت. مووسل سوهام دەڵێت چەکدارانی داعش بەردەوام دەستدێژی سێکسیان دەکردە سەر مولەیان دەدام هەتا مانگێک لەمەوبەر توانیم هەڵبێم و دەشڵێت بە درێژایی ئەو شەوەی خۆم ڕزگار کرد ڕام کرد هەتا خانەوادەیەکم دۆزیەوە و پەنایاندام. پاشان خانەوادەکە پەیوەندیان بە مامی سوهامەوە کرد و ئەویش ڕزگاری کرد. سارا حوسینی تەمەن 22 ساڵان دەڵێت میلیتانانی دەوڵەتی ئیسلامی نزیکەی 1700 کەسیان لە گوندی کۆچۆ کوشت و پتر لە 100 کچی نەوجەوانیان جا کردەوە و بردنیان بۆ ماڵێک لە شاری ڕەقا لە باکووری سووریا و ئەو شەوە چەکدارانی داعش هاتن. هەریەکی تات کەچکەکە خوات کڕی وەختی تاتن هەرەکی کەچکەکە خوات کرین کاچک برن اختصابت کرن ئۆجباریا دین پیرەت کرن و ڕادبوونە کەچکێ و خواردن نەدانە کەچکێ و کتەکشمە بێ عەداب و بێ لیدانش دەستێ واندار نەکات سەرێ دوانش تکێنان دەستێت کەچکاش تکێنان لنگێت کەچکاش تکێناندن
یعنی کەچکاژی هەواڵ بەرعادیمە خۆدا بەس تشتێک ژین نەتا سێ ڕادبوونەیەکی سارا دەڵێت نەهامەتیەکەمەوە بوو ئایا چی بەسەر منداڵانی بچووکدا دێت پشتیمە خۆ خەلاص کردی نهۆم هاتن ئەم نەفت فەرحی بوون شچلی ئەنهۆم هاتن ئەهلێمە هەمووی وەکەمەل دەستێوان دەبوو وەکە بەری مدەمری بوون یعنی داکامە بابێمە برایدمە خوشکێنمە ژن برایدمە برازێنمە لی ئەنهۆم هەموو دەستێوان دەبوون ئجبەر ئەف زاروێت کچک دەماغێوان غەسڵاندینە دەرزادینە دنەبەر لی ئەنەهۆم ئەو زارەوەی ڕۆژەکەی تعدیل ماکرد خانم سارا ناڕازی و تووڕەیە لە کاردانەوەی کۆمەڵگەی نێونەتەوەی و دەڵێت کاردانەوەیان زۆر کەم و زۆر درەنگ بوو دەوڵەت نەمەڤەرابووینە هەکە ئەمریکایە و هەکە سعودیایە و هەکە ئوسترالیایە و هەکە فەرەنسایە نەمەڤەرابووینە سەر نەفتا عراقی هاتینە هەکە مەڤەرابووبان هاتان هەم مەختوفینێ مەلدەستێواندا نەدمان سارا لە مانگی 11 ساڵی ڕابردوودا خۆی لە دەستی چەکدارانی داعش ڕزگار کرد و هەڵهات و دەڵێت گەرەکمە لە بەردەم دادگایی دادی نێونەتەوەی شایەتی بدەم سەبارەت بەوەی ملیتانانی دەوڵەتی ئیسلامی بەرامبەر خۆم و ئێزێدیەکانی ئاو نیشتیمانم کردیان سمکۆ عزیز دەنگی ئەمریکا لەوان ڕۆژان بیرەوەریە 36 ساڵیە شۆڕەشە ئیسلامیە لە ئیران یەک ژ شاهدین وان ڕۆژان جافەر حامدیە مامۆستای زانکۆیا گرین لێ نەرویجێ ji بۆ vegeraندنا وان بیرەوەریان هەفکار بەڵێن ساڵح bi Skype دیدارێک دەگەل برێز حامدی کردیان کاک جعفەر بە سەرەتای پرسیارەکان بەوە دەست پێ بکەین 36 ساڵ بەسەر شۆڕشی ئیسلامی ئێراندا ڕەت دەبێ ئێستا کۆماری ئیسلامی ئێران لەکوێی کۆمەڵگای نێونەتەوەییدایە پاش 36 ساڵ دەکرێت بە کورتی ئەرزت کەم کاک بەڵێن کە کۆماری ئیسلامی ئێستا لە ڕاستیدا لە ئاستی خەتەرناکترین وەزعیەتی خۆیدا لەباری دیپلۆماسی لەباری پەیداکردنی دۆستی نێونەتەوەیی لەباری خۆناساندن بە شێوەیەکی خراپ خۆی ناساندۆ دۆستی نێونەتەوەیی نییە وڵاتە زیل هێزەکان لە دژی ڕاوەستاون و خەڵکەکەی خۆی زۆری لێ ناڕازیە لە ڕاستیدا لایەنێکی دیکەشی ئەوژەوەی کە لەگەڵ دنیای ئینتەرنێت کۆماری ئیسلامی لە ڕاستیدا دژبەری ئەم کۆمونیکیشنی نێونەتەوەییش دەکات بەڕای جەنابەت هەر تەنها بەرنامە ناوچیەکە لێرەدا بووە بە گرفت بۆ ئێران یاخوو مەسەلە ناوخۆییەکانی تر لەوانە تۆمارەکانی مافەکانی مرۆڤ بۆ نمونە من پێم وایە بەرنامەی ناوەچی دژایەتی نێوخۆیی یا هەڵسوکەوتەکانی دەرەوەی کۆماری ئیسلامی لە دەرەوەی سنوورەکانی ئێران ئەوانە هەمویان سەرچاوە لە بیرروباوەڕی ئیدئۆلۆژیکی کۆماری ئیسلامی دەگرن یعنی گرفتی ئەساسی گرفتی بنەڕەتی کۆماری ئیسلامی لە ڕاستیدا ئیدئۆلۆژی کۆماری ئیسلامیە ئەم ئیدئۆلۆژیەیە کە سەرچێشە نەحاواوەیە لەگەڵ دنیای دموکرات و مدێرن یەک ناگرێتەوە و دۆست پەیدا ناکە و بەڵکە دوژمن دادەتاشێ بۆ خۆی لە ساڵی 1970 هەتا ئێستا کۆماری ئیسلامی ئێران بە کۆمەڵی قەیراندا تێپەڕیوە بێژگە لە قەیرانە ناوخۆییەکان بۆ نمونە شەڕێکی 8 ساڵەیی لەگەڵ عێراقی سەدام حسەیندا بێلەوە دەستێوەردانەکانی ئێران و گلەوگازندەکان و دابڕانی لە کۆمەڵگای نێونەتەوەیی ڕووخانی ئابووری ئێران بەهۆی سزا سەپێنراوەکانەوە ئەم کۆماری ئیسلامیە ئەم ڕژێمە چۆن توانیوێتی بۆ ماوەی 36 ساڵ بەردەوام بێ ڕاستی ئەو پرسیارەی جەنابەت کۆمەڵێک ئابووریزانی خستۆتە گرفتەوە گرفتی ناسین و پێناسەکردنی کۆماری ئیسلامی ئەمە لێکۆڵینەوەیەکی قوڵی دەوێت بۆەوەی ئابووریزانان لە بوارێکی دیکە جیا لە بواری پسپۆری خۆیان بڕۆنە پێشێ بۆ پرسی کۆماری ئیسلامی کۆماری ئیسلامی لە ڕاستیدا حکوومەتی پارەیە حکوومەتی پوڵە کۆماری ئیسلامی حکوومەتێکی چەرچیە کۆماری ئیسلامی بنەماکەی لەسەر بوژاندنەوە و دامەزراندنی کارخانە و بنکە و بنیاتی ئابووری دانەنا کۆماری ئیسلامی پوڵی لە بانگەکاندا کۆ کردەوە هەر کات قەیران هادیەخەی گرت پوڵی بە گران خستە بازارەوە پوڵی دۆلاری بە گران خستە بازارەوە و کاتێکیش کە دۆلارەکە لە بازار زیاد بوو خەڵک مەجبور بوون بە هەرزان بیفرۆشن پوڵەکەی لە خەڵکی کڕێەوە بە هەرزان لێ کڕینەوە یعنی لە ڕاستیدا
کۆماری ئیسلامی سەروەتی خەڵکی ئێرانی کە لە دەستی خۆیدا کۆ کردوێتەوە جارێک بە گران بە خەڵکەکەی فرۆشت و جارێک بە هەرزان دەیکڕینەوە. ئەم سیاسەتە چەرچی بازانەیەی کۆماری ئیسلامی لەگەڵ ڕوح و لەگەڵ کارکتیر و لەگەڵ شێوەی بیرکردنەوەی ئاکادمی ئابووریزانان یەک ناگرێتەوە. بۆی من پێم وایە کۆماری ئیسلامی لەم بحرانەدا کۆماری ئیسلامی بخۆی حکوومەتی بحران و قەیرانە بەم شێوەیە قەیرانی نێوخۆیی خوڵقاندووە و ویستوێتی لە ڕگای خوڵقاندنی ئەو قەیرانی نێوخۆیانشەوە بتوانێت لە ڕاستیدا خۆی پابەرجا بێڵێتەوە. کاک جعفەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ئایەتوڵڵا عەلی خامەنەئی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران ئەوەی ڕاگەیان کە لەگەڵ ئەوەدا ئێران لەگەڵ کۆمەلگای نێونەتەوەییدا بگەنە ڕێکەوتنێک بۆ ڕەوانەوەی ئەو گومانانەی کە لەسەر بەرنامە ناوچەیە مشتومڕ لەسەرەکەی هەیە. بەڕای جەنابەت ئەوە دەرفەتێکە بۆ ئێران ئەگەر ئەو ڕێکەوتنە کرا بۆ ئەوەی لە قەیرانی نێونەتەوەیی دەرباز بێ. بەر لە هەموو شتێک من پێم خۆشەوە دەرس بکەم کە من بۆ خۆم موافق بووم و لەوە توێژێژدا لەگەڵ دەنجی ئەمریکا ئەرزم کردن کە ئەمن پێم وابوو کە باشە دەرەتانێکی دیکە بدرێ بە ئێران. بۆیە لەو فاسیلەیەدا کە لە سەرەتای دەرەتانەکەەوە تا مانجی ئاخری مانجی 6 2015 کە دەیکێشێ من پێم وایە فرزیەکی باشە بۆەوەی کە ئێران بلاخرە خۆی کۆ بکاتەوە. بەڵام لە عینی حاڵدا خامنەی ئەوەشی کوت خامنەی هەردوێنێ شەوێشتێکی دیکەشی کوت کوتی ئێمە وتوێژ بە ئەنجام نەگەیەنین لەگەڵ ئەمریکا چارترە لەوەی کە وتوێژێکی خراپ لەگەڵ ئەمریکا بە ئەنجام بگەێنین و ئاماژەشی بەوە کرد کوتیەوە ئەمریکایەکان ئەویان بە ئێمە کوتووە ئەو قسەی ئەوان جوانە ئێمەش عینی ئەوە بەوان دەڵێنەوە. من هیچ جیاوازیەک لە بینی بیری خامنەیی و خومینیدا نابینم و هیچ ئینعتافێکیش لە خامنەییدا نابینم. بەڵام لە عینی حاڵدا سیاسەتی ئاخوندی سیاسەتی تەقیە و پەشیمان بوونەوەیە سیاسەتی خۆڕزگارکردنە بە هەر نرخێک کە بیانەوەی بیدەن حتا نرخی غیرەت و شەرافەتی سیاسیشیان کەوە دیارەباری تەوهین نییە چونمە بە ئەزمون دیومانە لیان بۆیە من پێم وایە کە لە نەهایەتدا کە وڵاتە زلهێزەکان و وڵاتانی ڕۆژاوایی بەگشتی لە بەرابەر ئێراندا ڕابوەستن ئێران هیچ ڕێگایەکی دیکەی نییە یا دەبێت بکەوێتە سەنگەری شەڕەوە لە گەڵ ڕۆژاوە و یا دەبێت مەجبور بە قبوڵی هەلومەرجەکان و شەرایەتەکانی ڕۆژاوە. کاک جعفەر زۆر سوپاسە دەکەم بۆ تێبینی و سەرنجەکانت. زۆر سوپاسی وەش دەکەم بۆ داوەتەکەتە. هەفتەی ڕابردوو شاندێکی ڕێکخراوی خێرخوازی بارزانانی لێرە لە واشنگتن بەشداری لە بۆنەی ساڵانەی ناسرااو بە ناشنال پرێر برێکفەست کرد کە ساڵانە لە یەکەم پێنجشەممەی مانجی دوو بەڕێوە دەچێت و ڕێبەرانی ئاینی جیاجیا تێیدا بەشدار دەبن. دیمانەکەمان لەگەڵ میوانی بەرنامە موسا ئەحمەد جێگری بەڕێوبەری ڕێکخراوی خێرخوازی بارزانانی سەبارەت بە بەشداری لەو بۆنەیە دەست پێ دەکەین. ئێمە دعوت بووین بۆ ئەمریکا بۆ بەشداریکردن لە ناشنال پرێر برێکفەست کە کۆنگرەیەکی نێودەوڵەتیە ڕۆژی پێنجشەممە بەڕێوەچوو و سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئۆباما دەلای لاما و چەندین شەخصیاتی تر لە سەرۆکەکان لە کەسایەتەکان لە ڕێکخراوە نێودەوڵەتەکان بەشداریان لەو کۆنفرانسەدا کرد. ئەم کۆنفرانسە بۆ ئەوایە کە وەکو ڕێزگرتنێکە لەو کەساتیانەی کە لە بوارەکانی مافو مرۆڤ و پێکەوە ژیان و کاری خێرخوازی و ئینسانی ئێمە لەسەر ئەو ئەساسە داوات کرابوون کە دەستگای خێرخوازی بارزانی ڕۆڵێکی دیاری هەبووە لە خزمەتکردنی ئاواران لە خزمەتکردنی خەڵکی کوردستان نەکەریمی کوردستان بە تەنها بەڵکو پارچەکانی تری کوردستانیش ڕۆڵێکی دیاری هەبووە وەکو ڕێزلێنانێک و هەروەها بەڵێ بۆ دروستکردنی لۆبی لەگەڵ ئەو ڕێکخرا و کەسایەتیە نێودەوڵاتیانەی ئەوانەی ئەیانەوەی لە بواری ئینسانی دەکار بکەن. بەڵێ جەنابەتان هەروەها شان دەکا ئەڵبەتە چاوتان بە ژمارەیەک ئەندامی کۆنگرێس و تەنانەت سەرۆکی پێشووی ئەمریکا جۆرج بوش کەوت دەکرێت باس بکەی شتێکی کە لەبەر لە یادت دەمێنیتەوە چ گرنگ بوو لەم دیدار و چاوپێکەوتنانەدا. خۆی بۆ ئێمە ئەوە گرنگە کە ئێمە سەفەرێکی وا دەکەین کە بەڕاستی دەرفەتی وا کەم دروست دەبێت تۆ بتوانێت
ئەو کەسایەتیانە ببینی بۆیشە ئێمە ئەو ماوەیە کە لێرە بووینە هەوڵمانداوە لە هەموو کاتەکانی ئیسیفادە بکەین سوود وەربگرین هەم بۆ دروستکردنی کۆنتاکتێکی بەهێز چونکو ئێمە زیاتر بۆ ئەوە هاتوون کە بانکێشتی ڕێکخراوە خێرخوازیەکان بکەین کە بێن بۆ کوردستان هاوکاری ئێمە بکەن و هەروەها چونکو ئەم کێشەیە هەم کێشەیەکی سیاسیە کێشەیەکی ئینسانیە پێکەوە گرێدراون ڕۆڵی خۆمان ببینین لە بواری سیاسیشدا بە تایبەتی لەو دەرفەتانەی ئەو کەساتیانە دەبێنین ئێمە لە داڵاس سەرۆک بۆشمان بینی زۆر خۆشحاڵ بوو بە بینینی تیمێکی کوردی خۆشحاڵی خۆی دەربڕی ئێمە بەڕاستی دەستخۆشیمان لێ کرد بۆ ئەو هەوڵ و خەباتەی کە هەی بووە بۆ کوردستانیان بە شێوەیەکی گشتی چونکو ئێمە لە هەرێمی کوردستانی عراقدا بۆش بە ڕزگارکەری خۆمان دەزانین هەرچەندە ئەو سەرۆکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بوو بەڵام ڕۆڵێکی بەرچاوی هەبووە سپاسی ئەوەمان پێگەیان سپاسی خەڵکی کوردستانمان پێگەیان هیچ جەنابی سەرۆک بارزانیمان پێگەیان و داواشمان لێ کرد بەڕاستی کە وەک چۆن ڕۆڵی هەبووە لە ڕزگارکردنی هەرێمی کوردستان لە دەست دیکتاتۆرێکی گەورە ڕۆڵی هەبێت لە ڕزگارکردنی کوردستان لە دەست ڕێکخراوی تیرۆریستی داعش کە بەداخەوە زەرر و زیانێکی زۆری ئینسانی کارەساتی زۆر ئینسانی گەورەی دروست کردووە لە هەرێمی کوردستاندا ئەو دیار بوو ئاگادار بوو لە ڕەوشی کوردستان تەنانەت تەئکیدی لەسەر ئەوە دەکردەوە بەڕێز جۆن مەکینیش تەئکیدی لەسەر ئەوە کردەوە کە ئەبێ زۆر زیاتر لەوەی کە هەیە هاوکاری کوردەکان بکرێ تەنانەت تەئکید لەوە کرایەوە کە زرورە کە ئەو چەکانەی کە پێشکەش دەکرێن لە ڕێگای بەغداوە نەبێ بەڵکو ڕاستەوە خۆ لە کوردستانەوە بێت بەخشادێ ڕیان چێ لەسەر یارمەتی مرۆڤی بە خۆ دەزانی قەیرانی مرۆڤیشێ ئایا چ داوایەکتان هەبوو بۆەوەی کە زیاتر یارمەتی و خەڵکە بدرێت ڕاستیەوە ئامانجی سەرەکی ئێمە وەهی ئەو سەفەری ئێمە بووە هەم بۆ گەیاندنی ئەو بارودۆخی ئاوارەکان بەو کەسایەتیانە و بەو منەزەماتانەی کە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا کار دەکەن ئێمە ئەوەشمان پێگوت کە ئێمە داواکارین لە جەنابتان کە پەیوەندیەکانی خۆت بەکاربێنی بە تایبەتی لەگەر ئەو کەسایەتی و ڕێکخراوانەی کە نزیک کرد لەگە جەنابتان محاولە بکەن کە هاوکاری کورد بکەن لە ڕووی ئینسانیەوە چکو ئێمە ئەرکێکی زۆر قورسمان لەسەر شانە ئێمە نزیکی 2,47,000 ئاوارە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەنا ژمارەیەکی زۆر لەو ئاوارانە مەسیحین ژمارەیەکی زۆر لێ ئێزدینە عەرەبشی تێدایە تەنها لە کۆبان دوای شەڕەکەی کۆبان 47,000 ئاوارە لە کۆبانەوە هاتووتە ناو هەرێمی کوردستان ینی هەموو ئەمانە کێشەی زۆری دروست کردووە لە زۆر شوێن لە کوردستاندا ژمارەی ئاوارەکان لە خەڵکی خۆجێی منتیقەکە زیاتر ئەمە وەکو شەقڵاوە وەکو زۆر لە ناحیەکانی دەوروبەری هەولێر و ئەوە دهۆک هەر هێشتا زیاتر لە مرکزی قەزاکانی وەکو سێمێل و کۆمەڵی قەزایتر یان شارۆچکەی تر ژمارەی پەنابەران زیاترە لە ژمارەی خەڵکەکە ئێمە توانراوە بە هەوڵ و کۆشیشی خەڵکی کوردستان کە بەڕاستی نمونەیەکیان پێشکەش کردووە ئەمە بەشایەتی ئاژانسەکانی UNیش نەبووە لە جیهاندا شتی لەو بابەتەکە کرابێ خەڵک خۆی ئامادەی هەبێت هاوکاری ئاوارە بکات ئێستا گرفتی سەرچیانی ئەوەی پێداویستی سەرچی لە ڕوانگەیەوە چییە بۆ خەڵکە دابین بکرێ ئەو خەڵکە هەموو شتەکانی پێویستە چونکو ئێوە ئەزانن مەحتەبەرخانیانی ئەوانە کریسیانەکان کە دەرکران لە مووسڵ حتا بازنەی گوێی منداڵەکانیشان لێکردەوە داعش کە بەڕێکردن کوردە ئێزدیەکان کە ڕاونران دەرکران قەتڵ و عام کران هیچ شتێکیان لەگەر خۆیان نەهێنەوە ئەوانە ئەوەی کە دەکرێتیش شتی ڕۆژانەیانی ڕێکخراوە نێودەوڵەتەکان تا ڕادەیەک بەداخەوە حکوومەتی عراقی هاوکاریەکانی لە ئاستی پێویستدانینە ئێمە هەمیشە لە هەر شوێنێک ئەوەمان دەرفەتمان بۆ ڕخسابێ ئەو گلەیەمان کردووە و ئیمکانیاتی حکوومەتی هەرێمی کوردستانیش محدود بە تایبەتی ئەو ئابلۆقە ئابوووریەی کە لەلایەن حکوومەتی مەرکەزیەوە خراتەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە کێشەی زۆری دروست کردووە بۆ خودی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام هەر دیسان تەقسیری نەکراوە دەستگای خێرخوازی بارزانەیەکێک بووە لەو دەستگایانەکە لە کات و ساتی ئاوارەبوونی ئەو خەڵکە ڕۆژ بە ڕۆژ لەگەر ئەو ئاوارە نەمایتەوە ینی تەنانەت ئێمە لە 45 ڕۆژی بیدایەتی ئاوارەبوونی کوردە ئێزدیەکان
بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی WFP 9 ملیۆن و 900,000 وەجبەی خواردنمان لە 45 ڕۆژە تەوزیع کردووە بەسەر خەڵکەکە. بەڵێ ئەم خەڵکی پێویستان هەیەوانەی خۆبەخشن ئەم ئەرکەتان بۆ ڕاپەڕێن. بەڵێ بەتەئەکید یعنی ئەگەر ئەو خەڵکە خۆبەخشە نەبێ لەگەر ئێمە ناتوانین ئەرکێکی وا قورس هەڵبگرین چکو ئێوە ئەزانن ئێمە نەک تەنها لەو شوێنانە بۆ نمونە یعنی لە پارێزگای سلێمانی و هەولێر و دهۆک تەواژدمان هەیە بەڵکو لە شوێنە سەختەکان وەکو کۆبانە ئێمە تەواژدێکی باشمان هەبووە لە ناو کۆبانە تەنانەت لە چیای شنگال ئێمە لەگەر هێزی پێشمەرگە گەیشتینە سەر چیای شنگال ئێستاش ینی بە بەردەوامی تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانانی هاوکاری خەڵکی ئەوێ دەکەن ینی زۆر سپاس بەرز موسا ئەحمەد جێگیری ڕێکخراوی خێرخوازی بارزانی بۆ ئەم دەرفەتەی بە ئێمەدا. من سوپاسان دەکەم داوا لە خەڵکی کوردستان دەکەم جالیای کوردی بە تایبەتی لە دەرەوەی وڵات لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هاوکار بن لەگەر ئێمە چکو ئێمە کەناڵمان کردوونەتەوە بۆ پەیوەندیکردن و داوایەکی تری شخصیشم هەیە پێم خۆشە رادیۆی دەنگی ئەمریکا بەشە کوردیەکە احتیمامی زیاتر پێ بدرێت چکو بەڕاستی یەکێکە لە کەناڵە خۆشەویستەکان لە کوردستاندا و بە تایبەتیش ئەگەر ممکن بێت بکرێت بە تەلەڤیزیۆن ئەمە پێویستێکی هێشتا لە پێشتریشە و سپاس بۆ ئێوەش بۆ ئەو دیسان بخێر هاتنە کورتکونەکشن ئەوە 40 ساڵن دەرباز بوون بسەرڤەدیتنا کەڤنترین هەستیین مرۆڤان بناوێ لوسی زانا دەبێژن ئەف ڤەدیتن یان ئەڤە ناودارترین ڤەدیتنا 100 ساڵیا بیستێ بوو کەسێن ئەف هەستی ڤەدیتین وان هەیامان سەردانا مۆزەخانە دیرۆکیە خۆرەستی لە باژارەی لۆس ئەنجلس کرد. ئەوەی میوانەکان لە موزەخانەی سروشتی بەدی دەکەن پێی دەچێ ئێجگار لە مێژەوە بەراورد بە حاڵی حازرمانەوە هاوردەکرا بێ بەڵام دۆن جاهانسن ئەو کەسەی ئێسکبەندی لوسی دۆزیەوە دەڵێت ئەو ئێسکە کۆنانە بە درێژایی چرخەکان پەیامێکی پڕمانە ڕەوانە دەکات. یەک تاکەشتی هاوبەش لە ڕەگەزی مرۆڤدا هەیە جا گرنگ نییە شێوەی چاومان چۆن بێت ڕەنگی پێستمان هەروەها شێوەی پرچمان و ئێمە لە نێوچێ کەلتورێکدا دەژین ئێمە هەمووان ئەو جیناتانە لە جەستەماندا هەیە ئێمە ڕابردوومان یەکمان دەخات و ئێمە بەم سەرەتا هاوبەشەی نێوانمان یەگرتوین. ئەوەش ڕاو بۆ چوونیەکە تەنانەت گرنگیەکی زیاتری هەیە کە ئەویش مرۆڤ لە ئەفریکاوە هاتووە کە تا 40 ساڵ لەمەوبەر پیانوان نەبوو. لە ماوەی بەشی زۆری سەدەی بیستەمدا ڕوانگەیەکی ئەوروپایی هەبوو کە ئێمەی مرۆڤ لە ئەوروپادا دروست بووین بەڵام ئێستا یەک دەنگیەکی نیمچەتەواو هەیە لە نێوان زانایان ئەوانی توێژینەوە لەسەر دروستبوونی مرۆڤ دەکەن و دەڵێن مرۆڤ سەرەتا لە ئەفریکادا دروست بووە هەروەک چۆن داروین لە ناوەڕاستی ساڵانی 1800دەکاندا پێشبینی کردبوو. هەتا ئەو کاتەی کە بە تایبەت ئێسکبەندی لوسی لە ئەتیوبیا دۆزرایەوە لە ساڵی 1974 بەوەی 3,200,000 ساڵ لەمەوبەر ژیا بوو واتە کۆنترین ئێسکی مرۆڤ بۆ لەو کاتە دۆزرا بێتەوە. جگەلەوەی ڕەچەڵەکێکی هاوبەشمان هەیە لوسی هەروەها شتی تری بۆ ڕوونکردینەوە. کاتێک لوسی ماوەیەکی زۆر لەمەوبەر دۆزرایەوە هێشتا ئەمە گرنگی زۆری هەیە بۆ تێگەیشتن لە سەرەتاکانی پێشومان و هەروەها شوێنێکی زۆر گرنگی هەیە لە مەڕ پێکهاتەی مرۆڤ وەک پردێک لە نێوان ئەو زیندەوەرانی زیاتر لە مەیمون دەچن و لە نێوان ئەو زیندەوەرانی زیاتر لە مرۆڤ دەچن. جۆهانسن دەڵێت لوسی بە باڵا کەمێک لەمتر بەرزتر بوو و دەموچاوی لەسەر شێوەی مەیمون و مێشکێکی بچووک و قۆڵەکانی درێژ و لاقی کورد بەڵام خستڵەتێکی گرنگی هەبووە کە ئەویش ڕۆیشتن لەسەر پێیەکانی هەرچەندێک کە دەتوانرێت تروسکاییەکی مرۆڤایەتی لە لوسی بەدی بکرێت زانایانیش لەم دوایەدا بۆیان دەرکەوت. ئۆسترالۆپیتێکس مرۆڤی سەرەتایی کەرەسەی دروستکراو لە بەردیان بەکاردەهێنا کە ئەویش شتێکە ئامۆزایی مەیمون و شەمپانزەکانمان دەتوانن بەکاری بێنن بەڵام لە جیهانی سروشتیدا شتێکی باو نییە. ئیدی هەروەک دەگوترێ ڕێگەیەکی دوور و درێژمان بڕیوە. شایان پاشا دڵنی ئەمریکا. بەم جۆرە دەگەینە کۆتایی بەرنامە لە بیرمەکەن سەردانی ماڵپەر فەیسبوک و تویتەری دەنجی ئەمریکا بەشی کوردی و بەرنامەی کورد کۆنێکشن بکەن لە لای منەوە محتەبەر شێروانی هەر شاد بن.
سپاس بۆ گوهداریکردنەوەیان بینەرێن هێژە هەتا بەرنەما بێتن هەر بەختەوەر بن دگەڵ سڵاوین دەڤایە ئەستافی کورتکردنەکشن خدا حافظ.